کار ئەو کرێکارە نیپاڵیانەی هێناوەتە باشووری کوردستان و ئەوان چەندین سنووریان بڕیوە تا بژێوی خۆیان لێرە و خێزانەکانیان لە نیپاڵ دابین بکەن، بەڵام پێناچێت ئیدی بۆ دڵخۆشی پێشترەوە کار بکەن، چونکە ئەو بوومەلەرزەی لە وڵاتەکەیانیدا ئەوانی خستۆتە چاوەڕوانی هەواڵی کەسوکاریان. رافیقا کۆچی نێپال هەموو نییە، دەڵێ هەموو نییە بوومەلەرزە هاتی بوو، هەموو خانی نییە، هەموو مرتی خەڵکی زۆر مرتی کۆچی من گری زۆر گری سێ ڕۆژ گرم تێلفۆن کردێ نێپال نابوو، کوڕی من هەیە، کوڕی هەیە، باوکی دایکی خوشکی هەموو هەیە. ئینسان من تەلفۆن کردێ حال ناکری وەڵ ناکری ئێ هەموو مرتی کۆچی من خەپاتی خواردی زۆر گریم زۆر گری. ئەو کرێکارانە ئەگەرچی ناتوانن بگەڕێنەوە نیپاڵ، بەڵام وەک خۆیان دەڵێن دەیانەوێت ڕێگەیەک بدۆزنەوە تاوەکو ئەو بڕەپارەی لە کارەکەیان داوەری دەگرن بۆ خێزانەکانیانی بنێرنەوە، چونکە بەهۆی بوومەلەرزەکەوە هێڵەکانی پەیوەندیکردنیش پچڕاون. هاوڕێکی هێڵای ئاسکری هیندستان ئەوە تێلفۆن بۆ منی کرد، اینجا ئەو کارتە من زانی دوای اینجا هەموویتان تێلفۆن کردووەم، بەڵام حتی ئێستا باوکی دایکی تێلفۆن کەسەی نەکردووم، بەڵام وەجا حاڵەکەی بەس لەگەڵ برادر باسی کردو ئیتر باسن ئیتر ئەوانەیە هەر حتی ئێستا من پەیوەندی باوکی دایکی لەگەڵ نەکردووم. ئەوە من ئیشێکەی پارای هەمێ دایکی باوکی هەیە، سۆزە هەمووتەن مشکلا هەیە، ئێستا ماڵۆ نییە، هەمووی دانیشین دەرۆ خواردن بێ نییە، هەمووی تەواو بووە بوومەلەرزە. ڕۆژی 25 نیسان بوومەلەرزەیەکی بەهێز کواتماندۆی پایتەختی نیپاڵی هەژاند. بەپێی بەیاننامەی فەرمی دەسەڵاتدارانی نیپاڵ، ژمارەی کوژراوان بەهۆی ئەو بوومەلەرزەوە گەیشتۆتە 6204 کەس و برینداربوونی 13932 کەس. ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەو وڵاتە لە پارێزگاکانی باشووری کوردستان خەریکی کارکردنن لە نێو ماڵ و فەرمانگە و کۆمپانیاکاندا. ئەگەرچی بوومەلەرزەکەی نیپاڵ چەند ڕۆژێکی بەسەردا تێپەڕیوە، بەڵام لە دڵی ئەو نیپاڵیانەی کە لە سلێمانی دانیشتەجێن هێشتا تازەیە، چونکە بەشێکی زۆریان هەواڵی کەسوکاریان نازانن و چاوەڕێی زەنگی تەلەفۆنەکەیانن دەنگی ئەوانیان پێ بگەێنێت. ڕۆژانە بووبەکر ڕوودا.